ئێمە ژیان لە دارستانێک بەڕێدەکەین و ژیانمان زۆر قورسە سەرەڕای ئەوەی هێزە ئەمنیەکان لە کۆچبەران دەدەن و حکوومەتیشیش گوێمان پێ نادات. دەمانەوێت ڕێگەمان پێ بدرێت و بڕۆین بۆ شوێنێکی تر. پێویستمان بە خواردنە، پێویستمان بە شوێنی حەوانەوە و مافەکانمانە. لێرە هیچ کەسێک گوێمان پێ نادات. ئەم کۆچبەرانە ڕۆژانە هاتوچۆ دەکەن بە ناوچەکەدا و داوای خواردن و پۆشاک و تەلەفۆن دەکەن. پێویستە حکوومەت گرنگی بەم کۆچبەرانە بدات و هەندێک مافیان بۆ دابین بکات تاوەکو وڵات بەجێدەهێڵن و دەستنە شوێنێکی تر. ئێمە بە خێرایی کار دەکەین بۆ ئەو کۆچبەرانە پشکنینیان بۆ بکەین و بیان گوازینەوە بۆ ئەو شوێنانەی بۆمان ئامادەکردوون. هەوڵ دەدەین لە ڕێگەی پاس و شەمەندەفەرەوە بیان گوازینەوە بۆ ئەوەی نەچنە ناو شارەکان و لە سەروبەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا.